خۆشەویستان هەر لە شاری قەڵادز هەیە عومەر سەرابی هەیە کە کەسایەتێکی دیاری ئەم شارەیە شێوەکارە بەڕاست پێم خۆش بوو بێمە لای و بەسەری بکەمەوە لەگەڵم وەرن با بزانین ئەم کەڵە هونەرمەندە چ دەکا و بەچیەوە خەریکە هەوزام خەریکی مۆسیقا ژەنینیشە. سلام علیکم. باش کاک عمر ئەحواڵت کۆ تەندروستیت باشە؟ وەڵڵاهی زۆر باشم کە ئەتوم دی. سەلامەت بێ یاخۆ مەمنون لە لادانیشم ئاساییە. سەلامەت بێ زۆر سوپاست دەکەم. کاک عمر کوی؟ والله باشم تەندروستیت باشە؟ وەڵڵاهی ئەمەش زۆر باشین. لە هەولێر هاتیمە قەڵات زێ بەرنامەکی تایبەت لەسەر قەڵات زێ بکەم. ئەنجا بێگومان ناوبانگی بەڕێزیشتانم بیستووە و هاتوومەتە لات دەمەوێت هەندێک باسی خۆتم لە بەڵکەی کاک عومەر بزانم چ دەکەی ڕۆژانە بەچیەوە خەریکی؟ سەرەتا من ناوم عومەر عەبدوڵڵا عەزیزە ناسرام بە عومەر سەرابی ساڵانێکی زۆر خەریکی کاری شێوەکاریم و لە پاڵ شێوەکارێکەشەوە خەریکی مۆسیقام لەسەر نۆت کار دەکەم. ئەوەندەی هەیە بڵین بەبێ هیچ ئوستادێک کە بڵین وای کرد بێ فێرم کە ئەوە نەبووە هەر لە ڕێگای ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵاتەکانەوە فێر بووم. مامۆستا نەبووە لە ڕێگای ئەنتەرنێتەوە بۆ خۆت بە حەزی خۆت فێر کردەوە؟ بەڵێ لە نزیکەوە هیچ کەسێک نەبووە بڵین لەبەرەوەی بڵین بۆ خۆشم کە مندام نەمتوانیوە بە دوا سەرچاوەکاندا بگەڕم بڵین بە دوا ئوستادەکاندا بگەڕم بچم لە نزیکەوە ئیوانە و دەرسی لێ بخوێنم ئیدی مەجبوورم پەنام بردە بۆ ئۆتۆڕە کۆمەڵاتەکان. بەس مادیبوونەکان و گەڕانەکانی خۆت بە هەدەر نەڕۆیشتی ینی بزانە من لە هەولێر ڕەناوبانگی بەڕێستانم بیستوە هاتوومەتە لات هەر بەخێر بێن سەلامەت بێ. بزانم یەکەم جار دەستت بە کامیان کرد مۆسیقا یاخود شێوەکاری؟ وەڵای ئەوەی ڕاستی شێوەکارێک هەر لە سەرەتای منداڵیەوە حەزم لە کاری شێوەکاری بووە لە ژیانی سەرەتاییمەوە تاوان لە مەکتەبەوە دەستم پێ کرد و هەندێک کاریگەری شێوەکارەکانی قەڵازێ کاریگەری هەبوو بەسەرمەوە ئیدی وردە و دەپێ بەپێ هەتا ئەو ئاخیرەی کە لە ساڵی 2000 تووشی کەم ئەندامی بووم ئیدی لەو کاتێەوە دەستم پێ کردەوە بە کاری شێوەکاری و توانیمە بەسەرت داهات. بەڵێ لە ساڵی 2000 ئەو بوو لە ڕێگای هەندران تووشی کەم ئەندامی بووم ئیدی کە گەڕامەوە دەستم پێ کردەوە بە کاری شێوەکاری و ئێستا کردومەتە پیشەیەک بۆ خۆم ژیانی خۆمی پێدابین دەکەم. واتە بە شێوەکاریەکە بۆتە پیشەی بەڕێستان؟ بەڵێ گەلێرێکشم وێ دوکانێکە بڵین ئەو تابلوانی کە لە ژوورەکەم زیادن لەوێ لە چوارچەوە گیراون حازرن. هەر لە ماڵی هەر لە ماڵی؟ بەڵێ لە پاڵ ئەوەکەم بڵێ خانۆکەمەوە دوکانێکە بەدیوی جادەیدا وەکو گەلێرێکی وە جگە لەوەش خەڵک بڵین وێ نەدێنن بۆ ماڵەوە بەردەوام. ئەو ئەگە دووریش بێ لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکانەوە بۆم دێنێرن و پەیج و ئەکاونتی خۆت هەیە لەوێ مەسەلەن کارەکان بکەی وێنیان بۆ بکێشی لە بۆیان بنێری؟ بەڵێ هەم لە ئینستاگرام هەمە هەم کە فێسبووکەم و هەم لە ڤایبەر ئەوانە هەمە. زۆر باش ئێستا خەڵک زۆر خولیای ئەو وێنەها بەدەستی بیکێشی خولیایەتی بەڕاستی ینی وابزان زۆر گەنج پێی خۆشە و خەڵک پێی خۆشە و خاستم بە دیاری بینێری لە بۆ کەسی بەرامبەرۆنیان. وەڵا ئەوانەی ئەگەر دێن زیاتر بڵێن مەسەلەن کەپڵەکانن ئەوانەی کە بڵێن کچە بەڵێ کچە بڵێن وانی وێنەی کوڕەکان کوردەنن وە کوڕش دە وێنێکتان دێن بە هەماشەوە یا مەسەلەن خێزانێکە ڕسمی هاوسەرەکەی دێنێ یا عائیلەیە یا بڕادرێکە با بڵێن ئەوانە بەردەوام دێن وەڵام. یعنی ئەو شتە زۆرە. يعني تقريبا لسطا نوات وهشتي اواني زور يعني حسابي صدي لبوك زور باش انجا هر هات مجوري رسمه كان زور سرينتي راكي شام او خاتونيه زور جوانها هادئيكي بدا متساويه وديارة والله ودمك كشامته تقول يعني او مازالني يشي خم زيادة كم أنا زور فكرة هي اللي ميشكم ده لبريشي خلق فرياناك أم بخوي. يعني يشي هنا كشان يشي هنا كاي خلق زورة فرياناك يزور. أواناني إيرا داو كاي خلق يعني. والله أواني كبلين ماليان دورة يا لهندران يا لشاركاني دورن للسنوري قلاد زي أوه ویستی گویی أنا بس بینه کمان بو که شو رسمان بو ما من رو. زور باش جیاوازی مثلا لو رسمانی که با قلم چه شاطر لقید آوانی رنگا و رنگن؟ والله أول راسي بدو إيش أوي من بلين قلم رصاصي بكاردينم بو بورتريت وأنا بيني خلق لقال رنج الزيتي بودي من يسرشني. والله أوش. كم يا قرصت له؟ والله أول راسي بإيشي قلم كي قرصته وبرن بداية استكمل.
بو قلم أسيانا بلا أو وين زوانانا بلا أو بيا كان بس بيا كان أكاديمي أو زيادة التوخن زور يعني قلم كان يتجاوزين هي أي بلا جاوزان هي بلا خوي هيك اللي نازانم بلا خوي إتس كي بكادين إن كالاتوز بوس كيسكي كهلا يقدر كي دتواني بلاستيك رشكي يعني أسوار جانا بلا بيا كان توزك توختن بي هتا بسي بوسر توخد بيتو بلا ميسا كان ببيسوانو هتا بي خواري قلب بيتو باشا مثلا قال ويني أفرتك كيش مثلا سن كاتي ده والله تقريبا 2 ساعات هي تبي 6 ساعات أو والله وقتي ده بيبينك بلان أو 2 ساعات تقريبا دابشي ده كم بلان بسر روجك ده يا روجونيك بيبينك مني وهي قرصة مني وهي آسان ترى باشا فرقي هي وين الجنوب ياو يعني جاني أنظر والله تونا كان ينجاوز بلان عادة متساوي عفرت توزك بلان كالترو الناس كتير بلان مثلا برتي كالترا بلان من هنا ولا كاتكني بلين شوازي تونا كان ينجاوز شوازي تونا كان ينجاوز باسي عندك باسي نية كانت ملبوبكا كودستت بيكر هلا بخوت وانا بخوت درست كرديني عندي عن فروشي والله حر لما ندالي وحزم لما موسيقى بو بلين بتعبتي اميريني اجا خسي خل بير ما كمش بقت كي زور حسم لا جيتاري بو بس او حزهر معه راسك نفسه باريدي بذكرن والله هو راسي بموسيقى يعني آرام كروي روح بلين اگر انسان بلين كاتي هبه هل جاني سرتاي و دس بكاد بوي زوترين كات بقات انزامك نقلة من شي كامل يو توزي درنكتر او دغ او مزالش نابي بابلين بوي اساس زوري طلبه كان اواني قردين زيادة زخت انا سر ويدا كم وكا يعني طلبت هي فيري عندك طلع هم ينكشان وهم نيكهن بلا او دور بي بالتليفون ب بتساتو اوانا او فيديو عم بودكم واندن زابي عندهم حتى زوي بلين خود فيركا بريبي بدا بلا بريبي سوكا بياني بسني ناوجاني هوسا غيري او مزالنا بالضبط عندك زحمه تردا بيت لو كاتو زواد نكر بيو هر خمي بهره كان خود وإيشا كان خود بيت بلا راس او كاتي دتواني روجي ني ساعات تمرين كي باشا يعني است الدانا بس بخوي مازال 2 ساعات شي زياده الشان دبيت بلا زياده بتعبت الشواني سنه توزك دريشن هلا ساعات هل بيزنا لساعات سوارو نيو الشواتا ساعات دوش مازالك يزورا شوكي دريج بضلي خود هم مشتاش دتاني بكي راس ادركاك عمر بعمل دعوايا كتلف كما قال عسايه مثلا موسيقى بلا عسايا والله جسرتها بيشتم باسيني كم اونيا يلا بلا بومباسكا بيش اونيا خوي السيزد دانيا وقتون بلين نقطة كان دور ريمي فا صول لا سي هي لناوي شاندا ديزك يا ديز بونو من بلين ساو صولا لوي كورتر بيدلن صول ديز خوارتر بيدلن لا خوار بيدلن لا ديز او بو شوي حتى دغاتا سي او تا بو سري تا دغاتا دوي دريش دوي دريش لهم يان كتر دوي كورتش لهم يان كتر زاب بي حزي كسكي زاتر بلين إيوه بلين كجنياري شي باشا حزك هرسي زدانه هبه يعني تمرين لسر هم عندك بلا قرسترا اگر هرسي زدانه بيتن والله طبعا دبي تمرين لسر بكي استابلين بومن درجه كان يزور جونزاوني تكاتا درجتر بي قرتني توزق بزحمتها من لبل ويدانشتم يا لسر عربانم توزق بومن كشدبه بو من نيوسيتم هي يعني حتى وكم ميم هي يعني لمي بروسر ينيما يعني يبو من جونزاوني كاك عمرني كان هرب خود درستي دك يعني يارمتي ددا والله اوني انا اللي دروز ذكرين بس قابزانم ايشي دس يعني زور اوني زور باشني يعني لقل نوتا كان يعني كوكنين يعني تنظيمنين زيادة بغين إلى كردستاني إيران وبوماندين لبي يعني إلى كردستاني إيران نية كان لابوديتن بلا طبعا هو والله موري أبي شامبيون أو خواني كدرستي كردوا أوزار لكردستاني ورشلات أبرين اللي أستاذي باشمان أستاذي ناودار من هي وكوبلين جامشيدي عند ليبي أو كاكشاهو أو أنا هن بابلين أنا بمامصي خود دزاني والله تقريبا زوري كاريجريان هي لسرم كاريجريان والله كاميان مثلا زور كاريجري لسر والله أستاذي قبري إيراني حسني كسائي بابلين محمد موسوي أستاذ ناهيد محمد علي كياني نجاد
يعني ئەوانەی ڕۆژهەڵات زیاتر کاریگەریان لەسەرتەیە؟ والله ئەوانی ڕۆژهەڵات بەڵێ پەیوەندیشم لەگەڵیان هەیە لە نزیکەوە. زۆر باشە. کاک عومەر با پرسیارێکی دیکە لێ بکەم وا بزانم 100% لەگەڵ هاوڕا دەبی لەگەڵم لە هەموو دنیای هەموو شتێک پێشکەوت لە هەموو ڕۆیەکە و تەکنەلۆژیا هونەر هەموو لە هەموو بابەتێکەوە مۆسیقا گۆرانی هەر قەدیمەکان خۆشترە شعرەکان هەر قەدیمەکان خۆشترن کۆ ئەو مەسەلە ڕاستە وەڵاهی هەندێک ئامێر هەیە ئامێری کلاسێکی کە هاتوونەتە ناو مەیدانەوە یعنی کاریگەریشی تەواوی خستۆتە سەر کاری هونەری بڵێن بۆ نمونە مەسەلەن پیانۆ و گیتار و ئەوانە بۆ چکە ئەوانە ئامێرێکی نوێن ئامێرە سونەتەکان بەڕاستی لە کوردستاندا پشت گوێخراون بۆ نمونە مەسەلەن شاڵە یا دەفە یا هەندێک ئامریکا هەیە ئێستا ئێران هەموو ئەو ئوستادە گەورانێک کە بڵێن ناسراون لەسەر ئاستی جیهان هەمووی لەسەر ئامێری سونەتی ینی تیپی باشیان هەیە ئەوەکانی مەش تقریبان ئێستا هەندێک گەنج هاتوونەتە مەیدانەوە بەڕاستی هەم لە کەمان هەم لە زەڕب بە شێوەیەکی جوان کار دەکەن. ڕاستە گۆرانی قەدیمەکان ئێستاش ئەگەر گوێیان لێ دەگری ینی چەند جار جێ لێ ڕابگرە بێزار نابی کابرا گۆرانیەکی نوێ دەردێنی هەفتەکە یەک هەفتە تاو ینی دەتانی جێ لێ ڕابگرە پاش هەفتێکە بێزار دەبی لێ تام و چێژە چکەی هەیە گۆرانی قەدیمەکان موسیقای قەدیمەکان کاک عومەر شتێکمان لە بۆ ناژەنی؟ دەستەکان خۆشبی کاک عومەر خوا ئەو مۆسیقای هادیئە دەستەکان خۆش بێتن کاک عومەرەوە بە ئاسانی ناڕۆم وەڵا دەبیەکە چ کەشم لە بۆ هەر بزانێ ئەو جار چم لە بۆ ئەوە دەکەی ئەزەکەی بە ئەوان ئەوە بێ باشە با بە ئیکۆ بیتر
ئەی دەستەکانت خۆش بیت کاک عومەر یعنی نازانم کۆسفی ئەو مۆسیقایە خۆشەی بکەم کە لە بۆ یعنی ژەنین دەستەکان خۆش بیتن زۆر زۆر سوپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشی بەڕاستی گەلێک مەمنون شتێکت هەیە پێمان بڵێ لە کۆتاییدا وەڵای داوام ئەوەیە کە هونەرمەندانی کوردستان کە هاتوونەتە بڵێ ناوبانگێکیان بۆ خۆیان دروست کردووە هیوادارم دەستی گەنجان بگرنەوە بتوانن هاوکاریان بکەن بۆ ئەوەی زیاتر بەرەو پێش بچن ئێمەش هیوادارین گەنجی ئێستا بەهۆی کەسانی وەکو ئێوە بەڕاستی ینی بەهرەکانیان دەدۆزنەوە بەرەو پێشەوە دەچن زۆر زۆر سوپاس دەکەم دووبارە زۆر زۆر مەمنون.